سیاسەتی ئێستای ماڵی مەسعود بارزانی ئەوەیە هەموو دزی و تاڵانی بەس لە بۆ ماڵی مەسعود بارزانی بی. یعنی ئەگەنێ چیر پێشان ١٧٠ بخۆی دەدزی ١٣٠ تەوزیع دەکرد وەکو ئاژەڵەکان هەن شیر و کەمتیار و مەسەلەن کورە پرینگ دەچن کەلاشێک دەخۆن بای خۆیان تێر دەخۆن ئەویت کە دەدەنا بەجی دێن. بەس مەسرۆرەوەی نییە هەمووی دۆ خۆی مەسرور مەسعود بارزانی کوڕەکانی خۆی پێڕاگەیە دەڵێت تەواو هەتا دوێنێ ئەو 20 ساڵەی هەرچی دزیتان کردی ئەو تەواو لیان وەرناگرتەوە ماڵی ئاوابی لە ئامۆزا و برازایەکانی. بەڵام لەمە دووە دزیەکان بەس لە بۆ خۆم و کوڕەکانمە خۆی و کوڕەکانی. بۆیە هەموو ئەو کێشانەی هەیە لە مەعبەینی ئامۆزاکانی ئەوە شەڕ لەسەر پلە و پۆست و مەشاریع یەک قیسی لەسەر قوتی خەڵک نییە لەسەر خراپی سیستەم نییە بۆ زانیاریتان و یەکێک لە سیاسەتە خراپەکانی نێچیر ئەوەیە ئەوانەی کە تووڕە دەبن ڕێیان نادا تووڕەیەکانیان دەرببڕن نهێنەکان باسکەن ڕێیان دەچێشتە لای خۆی. ئەوە زۆر خەتەرە نێچیر لێگەڕێ ئەگەر ئەتوو ڕازگۆی لێیان گەڕێ بە ئەوانە بێن قسە بکەن نەک دەستیان بەسەری دابینی. بڕواو کە ماڵی بارزانی بەخۆشت بارزانی ماڵی مەسعودی لە توش دەدەن چۆن بە خۆت دڵنیای بابتیان کوشتە. هاوڕێیان بچمە سەر ئەوەی بۆیە ئێستا مەسعود لە برایەکانیش دەست پێ بکەن بابزانین. سودادی دەرکردیە دوای ئەوی هەندە شتی لێ گەندەڵی شتیوالە بەزە نەک لە گەندەڵ ینی دزیەکانیان لێ مەسرور سیاسەتی وایە مامەکانی هەموو پەراوێز کردیە ئەو مەسعودیش ئۆکەی لۆ دەکە هەموو سودا تڕۆکرایە نهات لە دوای ئەو فەزاعەتە ئەخلاقیانەی لێی بڵاو کراوە ئیتر ئەو پێشترێ سەر بە ئێشە و کێشە بوو ئیتر ئەویشان لە گوندی پێشان لە بۆی دەکرێت لە هەموو دەڤەری بارزان بسوڕێتەوە ئێستا دەرێن لە گوندی ئالکە ئەو گوندەی لێی نیشتە جێ لەوە زیاتر لە بۆی نییە بسوڕێتەوە یعنی کێشەی زۆر بووە و زۆر لی پەستن و ماڵ و منداڵی نیهاد بارزانی هەمووی لە ئەوروپایە بواری نادەبێتە ئەوروپاش مەسعود بارزانی هەموو سەیتەرەکانی تێگانیە لە بۆی نییە دەربچی ینی سزنەکە و تحتە المراقبەیە. دڵشادی براشی لە ئەڵمانیا هاتەوە لە بارزانی تر نازانە بە ترسی ئەو شکایەتانەیە کە لە سەریتی کە دەزانرێ سزا دەدرێیان ئەوە تا ئەویش تڕۆکرایەت امکانەتی نادەنێ و بواریان مەشاریعەکانیان لێگرتینەوە ئاویان لێگرتینەوە ئاو کۆکە ئاویان لێگرتوتەوە هەمیان لە گوندەکەی دانایە. هاوڕێیان ببوورن هەموو ئامۆزاکانی عەبدولمەهیمەن و ئەدهەم بارزانی دیتان هەردووچیان تڕۆکران هەردووچیان نووسینیان نووسی و ڕەبیع و سانح و والله نازم صانعة يا صانحة ربيعة يا ربيع ربيع أو ناو عنتي كاني كل أي هوار وندا باسق كردات كان والله ناي خلفاء كان عباس شوان أبو طبعا بدل يعني وانا شان بكل كوبال كدي تاكا كسك ناو همو آموزا وبراو كسكاني كالسلطي مايا سيروان بارزانيا أجربه يكشتي لەبەرە لە 2003ەوە ئەو تجارەتی پارە ١٧ دەخلی مەسعود سیروان بارزانی مەشارعی مەسعود بارزانی ئەو تجارەتی پێ دەکات لە کۆڕەکتریکۆم ئەوە لە هەموو مەشاریعەکانی بۆیە ئەویان هێشتۆ نەک لەبەر ئەوەی خەزووری ینی خوش سیروان بارزانی کە ناوی سەیرانە لەکن مەسرور بارزانیە لە هەندێک نییە ناچکو برایەکانیان هەموو کرکوباڵ کردیە کوڕەکانی سابیری بەس سیروان لەبەر ئەوی تاجرە لەگەر مەسعود شەریکە لەگەڵ مەسعود بارزانی یان ویشی لۆ دەکە. ئەوڕێیان مەسعود بارزانی هەفتانە هەموو شەوێک ئەو سێ کوڕەی بەبەردەوام دەبینی ئەگەر هەر 4 جار نەبێ 5 سەر هەیە دەڵێن مەسرور وەیسی بابۆ ئەو سێیە متەدەللەکانینە وەکو سوڵتەی مطلقیان هەیە بەڵام مەنسوور دەرێت کە تەدوو ڕابواردن و خواردن و ژن و ناویشی ئەمر قەبزیشی هەیە بۆ زانیاریتان ناویری بێتە دەرێ موکسیش بخۆی لە ئەوروپایە کەم تێکەڵیان دەبی
هەر لە ئەوروپا و سەفەرەیە دەرێن نێچیری زارزار دەستەکردیان نێچیری زارزار دەستەکردیان هاوڕێیان بێمە سەر خاڵشکە شەڕی لەو هەفتەیەک نابی 5 ڕۆژ لەمەوبەر نیهاد بارزانی لەگە کوڕی ئەوەی بە شەڕدێ برازاکە خۆی بابۆ کە ئێستا حاکمی مطلقی بارزانە بۆ زانیاریتە هەموو تەوزێ کرایە بارزان وەخت خۆی بەهزات هەبوو ئەوەی بەرپرسی سوپای بارزان بوو سەرپەرشتی دەکرد بەڵام ئێستاکە ئەوەی دەکاتێ بابۆی کوڕی حاکمی مطلقە هەلیکۆپتەرەکەی هەبووی هاتبوو گویا زۆر شتێکی باشی کردی کوڕە جاشێک وەزعی زۆر خراپ و هینابووی ئینسان دۆستە بەڵام هەلیکۆپتەر لە چێ بوو کورە بابۆ تو منداڵی ئێستاش بۆنی شیژت لە دەوی دێت هەلیکۆپتەری هەیە ئێکورە وەڵا ئەو مافیاکانی ئیسپانیا و ئەمریکای لاتینی شەروان ئیتالیا هەلیکۆپتەر ئەویانەیە شەڕێک ڕوویدا بوو لە نێوان بابۆ و کوڕی مەسعودی کە لە حاکمی مطلقی بارزانە تەسلیمیوی کرایە لەگەر نیهادی مامی سەبەبەکە چ بوو دەرێن نیهاد لەو ماوانە چتە گوندی ئالکا لەوێندەر باخ و باستانی زۆر هەبووە مەنزەرەکە بۆ پێی جوان وتوی لێرە ئەوە زەویەک دروست دەکەم لە خانوێکی شوقی خانوێکی گەورە دروست دەکەم فعلەن هینایەتی بەناو بەغ و باغ و دارس زەوی خەڵک بردیتی پێویست ناکە تاقدیمی شارەوانی بکە و یان ئیجازەی پێ بدرێتێ لێ خوڕە ئیتر خەڵکە دیارە چینەکەن بابۆی کە وەکو وەلی ئەو دەڤەری بارزانە پێیان گوتی ئەویش ئیشەکەی پێ ڕاگرتیە نیهات دوای ڕۆژی پاشتر هاتیە دیسان ئەو جارێ ئەو گوتی دەبی دەست پێ بکەنەوە پیاویشم دەوێ ئەوە بین کە دەستی پێکردەوە ئەو جارێ بابۆ تووڕە بووە چووە هەموو ئەفارەکانی هینایە و دوو سایەقەکانیشی گرتیە ئیتر ئەوە بۆ لەگەر نیهادی مامی دەویان زۆر کردیە قسەیان زۆر بێ گوتیە کە نیهاد پێی گوتی ئەگەر ئەمە نەبووینە بابت نەدەبوو ئەو کەسە و ئەوەی ئەمن دیارە ئەو زانیارەی مەکی ئامێدی هاوڕێیان ئەمن لێرە بەس هەوڵمدا ئێوە تێناگەن لە سوپادینی پێم گرنگ بوو بۆ ئێوە تەنەوە دەکەم پێی گوتیە ئەمە لۆ بابتمان پێڕاگەیان لۆ برازاکانم وە نابین و ئەوەی لە بابتمان قوبوڵ کردیە لەنگۆ قوبوڵ ناکەین ئیتر بابۆش پێی گوتیە وا بکەی نەک لە بارزان بەس لە گوندەکەی خۆت دەبی بسوڕێەوە ئالکە چکارێکە گوندە چیە لە بارزان گوندەشی تاجی کردیە مەسعود بارزانی دەستخۆشی لەو هەنگاوی کوڕەکەی کردێت چکەونی هادە زۆر بێکێشەیە لە بۆ نەک کورت لە بۆ خودی ماڵی مەسعودیش سەرێشەی زۆرە سەرێشەی زۆرە هاوڕێیان شتەشکە ئەجە بینیان زۆر خراپە نێچیر و مەسروریش بینیان زۆر خراپە دیتان لەو ماوانە گەوتن مابوو پەرلەمانتاری گۆڕان عەلی ئەمە ساڵح باسی کرد کە گەیشتەوەی کە تە شەڕە کلاشیکۆف شەڕ چەک لێک دەگەن لەبەر ئەوەی گران بەهاترین زەوی هەولێر 682 زەوی بوو دۆنم تەوزیعیان کرد 400 مەسرور 280 دامە نێچیری کە پێشترێ بڕیار بۆ هەموو لۆ مەسروری بی لۆ نێچیری بی بە زۆرم لە لەیستان و گەشتمش ئەدزیەکی کێشەشی زۆر و ئەو سرە کلک و باڵی جەماعەتی نێچیری 100,000 باسمان کرد هیچیان بەدەست نیە بە نێچیریشەوە پێویست ناکە دووبارە بکەینەوە بەڵام ئیتر بۆ تەنوا بتە سڵتان ئەو نێچیریش ئامادەیە لە پێناوی مەشاریع کانی خۆی تا دەوروبەری کلک و باڵ دەکرێ بە خۆی دەوری نابی بەس مەشاریع نابی زەڕڕی پێ بکەی ئیتر بۆ کێشەیەشی زۆر گەورە و بازاخیری سولح کرایەت هەتا مەسعود هەوڵ دەدا و سولحانەیان لەبە بکە 402 لۆ مەسروری 280 ئەوەش نیشاندا یعنی دوای لاوازبوونی ئۆپۆزیسیۆن ئەوانە کوو بەناو خەڵک کەتینە کوو تاڵانیەک دەکەن هاوڕێن قوبات لەو لای 102 مەیدەزی تاپۆی کە لە دەوڵەمەندێکی سەر بەخۆی ئەوە ئێستاکە بە مەتر و بە 1000 مەتر و بە ئەوە نییە بە سەدان دۆنم تاپۆ دەکەن بە کەیفی خۆیان دەبن مەشارێعی لێ دەکەنەوە زوڵم خەڵک دەکەن کورە قەرەبووش نادەنەوە خەڵک ئێستا زەوی خەڵک دەبن خەڵک دەبن یەک خاڵی تر ئەجە بینیان زۆر نێچیر ئەوە زۆر خراپە
وەزعەکان زوو درەنگ دەتەختەوە چی ماڵی تاالبانی و شێخزەنجی ئەوە دڵنیا بن ڕۆژێک جێمان لەوەش دەبی بە هیوان نەگاتە چەکداری خیناوی چکو دوو هێزی باڵادەست هەریشێ بە هەزاران چەکداریان هەیە کارە سادەکە لە خەڵک دەبی ئەگەنە ناوەخواان تێکدری بەردەبن چاویان دەرێ هاورانەیە خاڵی تر مەسرور بارزانی هەموو ئەو مەشارعانێکە لەو خزم و کە سوکاریوە دەگرێسە کۆدەتای بەسەر حکوومەت کرد هێنە حکوومەت هیچ نەمایە پێشترێ گۆڕانیوچێتی کارتۆنی بوون ئێستا هەر حکوومەتی کستە ئامرازێک لە خزمەتی ستێر گروپی چ خۆی ئێستا ستێر گروپ بڕیادەدا لەسەر هەموو وەزارە دەکەون 12 ڕۆژ دوو هەفتە لەمە بەر با مانگەیان کارتی تایبەت سەیتەرە لەسەر هەموو شتەکان دەکات و ستێر گروپ لە دەڤەری سەوز زەت قوبادیش قەیوان و ئەوانەی سەربەخۆی کۆنتترۆل دەکەن کارتی تایبەت نا کارتی دەدرێتە ستێر گروپ و قەیوان و ئەو شتانەی ماڵی تاالبانی و بارزانی ئاو کارەبا کامیرە بە خۆتان دەبینن بۆیە حکوومەت هیچ سوقلی نامینێ داهان نەدەبتە قەشمەریات خۆی بەخۆی قەشمەر بوو بوویتە قەشمەرتر دەرێ مەیمون لە خۆڕانەبوو سۆری کەشری هات ئەوە شوایە و عەقدەکان دەکەن دە بۆ 15 ساڵە یعنی ئەسە مەسرور دەڕوا پێی نییە وەچی نەفتەکەی نێچیری 50 ساڵەگە هەمووی ئیتر ستێر گروپ و قەیوان کۆنتترۆڵی حکوومەت دەکەن هەندە تاڵانی وڵات دەست پێ دەکەن حکوومەت ئامرازە شکلی دەمینێ وەزیرەکان بەس دەچن دەوام دەکەن وەکو تەشریع و تەنفیزەکەی ئەوە تەواو هەم حکوومەت ئەوی بەخۆی حەزیان لەبی گرنگ ئەوی بڕیادەدا کو لە تورکیا دەوڵەتی قوڵ هەیە ئەرگەنە کۆنەی پێیان کۆنیان دەوڵەتی قوڵ ئاوا لێرەش دەوڵەتەکە ئەو دەستگا ئەمنی و کۆمپانیانە دەبی هاوڕێیانە ویستم ئەو سەرنجانە بدەم ڕەوشەکە ئەوەیە دارێ وایە بەس لە کۆتایی هەر سەرکەوتن بۆ ئازادی خوازان بووە لە هەموو دنیا سەرکەوتن